شێوەیەکی تراژیدی یان دەساوە. سەلەبەیانی ئەمڕۆ لە دارەتونوێ لە گەڕەکی دارەتونێ لە شاری هەولێر ڕووداوێک ڕوویداوە کە بۆتە هۆی گیان لە دەستدانی کەسێک لە گەڕەکەکە کاوەکو باز دەکرێت کە ڕوودانی تەقینی بتڵی ئۆکسجین بووە. جامن ئێستا بە وردەکاری زیاتر لەگەڵ کاک مقەدەم شاخەوان وتەبێژی بەرگەری شارستانی هەولێر قساکەم. کاک مقەدەم سڵاوت لێبێتن سەبارەت بە ئەم ڕووداوە هۆکارەکەی چی بووە و کاتژمێر چەند بە دیاری؟ کاتژمێر 10 خولەک ئەمە ئاگادارکراینەوە. هۆکارەکەی ئەو کەسێک کە لێرە گیانی لەدەستدا بەداخەوە خاوەنی دوکانەکەی و ئۆتۆمبیلەکەش هەری خۆیەتەوەی تەقیوەتەوە لە دەستی پێسۆدی سیستەمەکەی بگۆڕێ بیکاتە غاز لە کاتی کارکردنە ئۆتۆمبیلەکە تەقیوەت ئەو کەلوپەلانەی لە بەردەستی بۆ تەقیوەتە ئۆتۆمبیلەکەی پارچە بۆ خۆشی بە هەمان شێوە بە شێوەیەکی تراژیدی یان دەساوە. کاک مقەدەم ئەو شوێنەی کەوا کاری لێ دەکرێت تایبەتە بە سیستەمی غاز بۆ تایبەت نییە بە سیستەمی غاز، بەڵام ئەو کەسانی کە لێرە ئیش دەکەن بەبێ تایبەتمەندی بەڕاستی بەبێ ئەوەی مۆڵەتیانە بێ بەبێ ئەوەی کەوا بزانن ئەو شوێنە چەندێک مەترسی هەیە بۆ خۆیان بۆ دەوروبەرەکەیان کاریان کردو لێرە و بەبێ مۆڵەت بەبێ ڕساوکردنی نەخێمە سەلامەتیشینە بەبێ ڕساوکردنی مەرجەکانی ئەو مەرجانەی کە دەرکراوە ئەو ڕێنمایانەی کە هەمانە لە وەزارەتی ناوخۆی سەبارەت بەو گۆڕینی ئەو سیستەمە بەداخەوە کەسێکە لە سەرەتای تەمەنێتی موالدینەوە تووە بۆ هۆکارەوەی گیان لەدەستدا بۆ شێوە ناخۆشە ئەمە بەڕاستی خەفەتبارین بۆی بە داواکارین کەسی کە هاوشێوەی ئەو شتانە تاقی نەکاتەوە و ئەگەر مۆڵەتی نیە و کارانە نەکات بۆ ئەوەی هەموو لایەک پارێزراون. کاک مقەدەم کەسی تر بریندار بووە؟ بەڵێ کەسێکە لە بەهۆی ئەو تەقینەوەی لە دەرەوە چەند کەسێک بریندار بوو ڕەوانەی خۆشخانە کراون سەلامەت. سەبارەت بە زیانەکانی مادی دەوروبەر بە خانووەکان بە باڵەخانەکانی دەوروبەر دوکانەکانی تر نەگەیشت؟ بێگومان زیانی زۆری پێگەیشتووە لەبەرەوەی کابینی ئەو ئۆتۆمبیل و ئەو شتانی کە لە دەرەوە بوونە بەهۆی ئەو تەقینەوەیە هەموو زیانیان پێگەیشتووە، بەڵام خۆی بەڕاستی ینی زۆر بە شێوەیەکی تراژیدی وەکو باسم کرد گیان دەستدا و پارچە بنا ئۆتۆمبیلەکەەوە زۆر بە زەحمەت ئێمە توانیمان دەریکە. دەرمەکەتان هەمووی پزیشکی دادیمان کردەوە وەکو بەڵێ بەداخەوە خێزاندار ئەوی زانیاری بەڵێ خێزاندار بۆ موالدینەوە دوو خەڵکی دارە تووشە خەڵکی ئێرە. سپاس کاک مقەدەم دەست خۆش بڵێ ئەوەی گوێبیستی بوو سەبارەت بە مقەدەم شاخەوان وتەبێژ باسی لەوە کردکەوە ئەوەی گیانی لەدەستداوە کە دانیشتووی شاری هەولێرە و خێزانداریشە دیارە لە ساتی با بڵێین کردنی ئۆتۆمبیلەکە بۆ غاز خۆی ئۆتۆمبیلەکە بنزین بە ویستویەتی بیکێتە بە غاز لەو ساتێ بۆ دیارە ڕووداوەکە ڕوویداوە و زەرۆر و زیانیش بە دەوروبەری باڵەخانەکە و دوکانەکانی گەیاندووە و لەو ڕووداوەشدا دوو کەسی تر بریندار بوو.